سڵاوتان لەبێت بەڕێزانم کاتتان باش لە چوارەمین کۆڕبەندی پەروەردەی کوردستان لەگەڵ دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆکەین. جەنابی وەزیر ئەم کاتۆ باش زۆر بەخێر بێت، دەستان خۆش بێت بۆ بەڕێوەبردننی ئەم کۆڕبەندە. حەزەکەم خۆت باسی گرنگی ئەم کۆڕبەندە بکەی کە ساڵانە ئێوان جامیە دەنوم ساڵ چوارەم ساڵە. سپاس بۆ ئاوا کە سپۆنسەری میدیایی و تەنزیمی چوارەمین کۆڕبەندی پەروەردەی کوردستانەکە. پاڵپشتی کەناڵی ئاوا بۆ وەزارەتی پەروەردە زۆر گرنگە، بە تایبەتیش کە کۆڕبەندی پەروەردەی کوردستان ئەم ساڵ نسخەی چوارەمێتی گەورەترین ڕوودا و یان حەدەسی پەروەردەیە لەسەر ئاستی عێراق و یەکێکە لە هەرەسەکۆ گەورەکانی ئاستی هەرێمایەتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پەروەردکاران لەسەر ئاستی جیهانی لە دەوڵەتانی ئەوروپی و هەروەها لە دەوڵەتانی عەرەبی و هەرێمایەتی و لەسەر ئاستی ناوخۆی عێراق و لەسەر ئاستی کوردستانیش لێرە کۆ دەبنەوە بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا لەسەر پرسە پەروەردەیەکان کامە خاڵی زۆر گرنگە، بە تایبەتیش پەروەردەی هاوچەرخ کارامەیی و هەروەها کوالێتی ئەو خاڵە گرنگە بوو و عنوانە گرنگە بوو کە ئەم ساڵ کۆڕبەندەکە لە خۆی گرتووە کە تیا چەندین پرسی گرنگ باس ئەکرێ و ئێمە لە وەزارەتی پەروەردە کارێکمان کردووە کە سکرتارەتێکمان بۆ ئەم کۆڕبەندە دروست کردەوە، واتە بۆتە دامەزراوەیەکی فەرمی کە ساڵانە ئامادەسازی بۆ کرێ و ساڵانە لە مانجی 7 یا لە مانجی 8 ئەنجاممان داوە. ئەم ساڵەمە نوسخەی چوارهەمێتی کە بە شێوکی سەرکەوتوانە دەستی پێ کردووە و لە ئاواشەوە پێما بێ زۆربەی هەمووانەی مهتەمن بە بواری پەروەردەی و خەڵکی کوردستان بینەری بوون. جەنابی وەزیر لێرەوە جەنابەت پلاتفۆرمی قوتابخانەکەمت ڕاگەیاند بۆ مامۆستایان، بۆ خوێندکاران، بۆ دایک و باوکی خوێندکار ڕوون بێتەوە ئەم پلاتفۆرمە چییە؟ لە کەیەوە دەست بەکارە بێ، شێوازی بەکارهێنانی چۆنە بێ، گرنگیەکەی بۆ هەر سێلایەن، بۆ وڵات چواردایان، بۆ وەزارەتیش، بۆ وەزارەت، بۆ مامۆستا، بۆ دایک و باوکی خوێندکار، بۆ خوێندکار چییە بێ؟ پلاتفۆرمی قوتابخانەکەم لە ڕاستیە بیرۆکەی ساڵ و نیوێک پێش ئێستای ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە پێویستە وەزارەتی پەروەردە پلاتفۆرمێکی پێشکەوتووی ناوازەی هەبێ کە خزمەت کا بە تایبەتیش بۆ قوتابیانی قوتابخانە حکوومیەکان، چونکە جەنابی سەرۆکی حکوومەت مەبەستی بوو کە گرنگی بدرێ بە قوتابخانە حکوومیەکان و خزمەت گوزاریی دیجیتاڵی فێرکاری یان پەروەردەی زۆر باش لە بەردەستیان هەبێ. لەو ڕوانگەیەوە بیرۆکە لەوێەوە سەری هەڵدا کاتێکە ئەمە وەکو دەست پێشخەریکی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان حسابەکرێ و ئەو دەست پێشخەریە بووە هۆیەوەی کە وەزارەتی پەروەردە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ هاوبەشەکانمان کاری پێکەوەی بکەین و توێژینەوەیکی زانستیمان کرد لەسەرەوەی کە کاریگەریەکانی خوێندنی دیجیتاڵی ئینتراکتیڤ کارلێکەرانە چی دەبێ و توانیمان ساڵی پار لە نوسخەی سێمی کۆڕبەند هەنگاوێکمان وەکو پایلۆت پرۆژێکت وەکو تێست ڕاگەیان و ئەم ساڵی خوێندن لەسەر 40 قوتابخانە لە هەرێمی کوردستان کرمانە دیجیتاڵی و پۆلەکان سمارتبۆردمان بۆ دانان و ئەم ساڵ بێتەوە ئەم پرۆسەیە فراوانترەکێت تا ئاگاتە نزیکەی 1000 پۆلی خوێندنی ئەمە کە سمارتبۆردی تیاابێ. بەڵام ئەم پلاتفۆرمە تەنها بۆ ئەو قوتابخانانە نییە بە تەنها بۆ هەموو قوتابخانە حکوومیەکانە. لێرە بەدواوە بۆ سەرەتای ساڵی خوێندنی 26-27 ئەوە لە ئاوا و وردەکاری و ڕوونکردنەوەکان پێشکەشەکەم لە سەرەتای ساڵی خوێندنی 26-27ەوە ئەم پلاتفۆرمە بەردەستە بۆ هەموو قوتابیانی قوتابخانە حکوومیەکان، بۆ هەموو مامۆسایان کە ژمارەیان نزیک بە 2 ملیۆن مامۆسا و قوتابیە بێ و هەروەها قوتابخانە ناحکوومیەکانیش دەتوانن لێی سوودمەند بن. پلاتفۆرمەکە بە زمانی کوردیە، شێوەزاری بادینی، شێوەزاری سۆرانی و هەروەها بە زمانی ئینگلیزیە. هەموو مامۆسایەک ئەکاونتی خۆی هەیە، پازۆرد و یوزەرنێمی لەلا هەیە، هەموو قوتابێکیش ئەکاونتی خۆی هەیە. ئەم پلاتفۆرمە چیەکە؟ لە باتێوەی کە کتێبێکی وشک یان لەوەی لە سلێمانی پێڵێن ڕق و تەق، ئەم کتێبە ڕق و تەقا قوتابی بەباشی تێنەگا، تەفاعول نەکا، شێوازێک نەریتێکی وانەوتنەوەی کۆن نەریتی هەبێت. ئەمە هەمووی کراوەتە شێوازێک کە چێژ بەخش بێ بۆ قوتابی، چونکە بە پێی معیارەکانی یونیسێفیش فێربوون ئامانجا، قوتابخانە میکانیزمە وەسیلەیە. بۆیە لەو ڕوانگەیەوە پلاتفۆرمی قوتابخانەکەم چی تێدایە؟ بۆ نمونە کاتێکە قوتابیەک لە پۆلی یەک مامۆساوانەشی پێ دەڵێ و لە هەمان کاتیش ئەم پلاتفۆرمە دەبینێ ئەم پلاتفۆرمە وانەکانی بۆ کردوتە ئەنیمیشن، بۆی کردوتە ڤیدیۆ، بۆی کردوتە دەنگ خوێندنەوە بە تەنها مامۆستا پێی ناڵێ بەڵکو خۆشی دەتوانێت لە ماڵەوە. فلیپت کلاس ڕووم واتە پۆلی وەرجێڕاوە، ئەوەی کە تۆ بتانی پێشتر ئامادەسازی بکەی لە ناو پۆلە هەندێک ئەرک جێبەجەکەی، بەڵام قوتابی پێشتریش ئامادەسازی کردبێ دەتوانێت سوود لەم پلاتفۆرمە وەرگێ. شێوەیەکی گەیمیفای هەیە، قوتابی خۆی توانێت بەدەست بۆ منە ڕاهێنانێک دەداتێک کە جاران ئەو ڕاهێنانە بۆ شایی بوو،
بەس ئێستا قوتابی بەدەست دەتوانێت ڕاهێنانەکان پڕکاتەوە و هەروەها لە ئەمان کاتدا مەهارەی نووسین چونکە وەزیفەی قەڵەم لە چەند ساڵی ئایندا ئەگۆڕێ بە تایبەتی بۆ جیلی ئەلفا کە لە دایکبوانی 2010 هەتاوەکو 2025 و جیلی بێتا کە لە 2025 بە دواوە کۆتایی 2025 دایکەوە وەزیفەی ماڵەوەیە بەس بە دیجیتاڵی بەڵێ بەڵام ئەمە قوتابی دەتوانێت لە هەموو کات سوودی لێوەرگێت لە ناو پۆل سوودی لێوەرگێت لە دەرەوەی قوتابخانە سوودی لێوەرگێت لە کاتی تەنگەژە و جەنگ و ماڵوێرانەکان و داخستنی قوتابخانە و پەتا و کارەساتی سروشتیش ئەتوانێت سوودی لێوەربگرێت یارەزوومەندانەیە یان ئیجباریە ئێمە ئەم ساڵ خوێندن بیرۆکەی ئەومان هەیە یەکەم لە یەکی نۆ هەتاوەکو نۆزدەین و هەموو مامۆسایانی کوردستان ڕاهێنانیان پێ بکەین لەسەر پلاتفۆرمەکە دوو لە سەتا 15 ئەرچی ماڵەوە مامۆساکان بیدەنە قوتابیەکان لەوێ سەیریکەن و نمرەشی لەسەر بێ بۆ ئەوەی کە هەردوو لە ئامادەساز بن ڕاهێنراو بن شارەزا بن لە پلاتفۆرمەکە لە حاڵەتی لە ناکاو لە حاڵەتی کارەساتی سروشتی جەنگ هەموو ئەو شتانەی کە قوتابخانە داخرێ ئاسانتر بێ بەکارهێنانی تێگەیشتنی و لەسەری ڕاتوێتن بۆیە لە سەرەتای ساڵەوە ئەمەم پرۆسەیە دەست پێ یەکەین بەڵام ئەو چل قوتابخانەی کە هەمانە فراوانی شەکەین کە ئێستا لە ناو قوتابخانەکان بە فعلی ئەمە دەخوێنرێ لە قوتابخانەکانی ژەمیان قوتابخانەی حکومین بە فعلی سمارتبۆرد لە ناو پۆلەکان دانراوە مامۆسا بە فعلی ئەم وانانە دەڵتەوە چی دیکەیتە دەمەوێت ئەم پلاتفۆرمە تەنها ئەوە نییە ئەم کتێبەی خوێندنی تەحویل کردو بۆ بیستن مرۆڤ پێنج هەستی هەیە بەڵام سیانی سەرەکیان لەم پلاتفۆرمە بەکارهێنرێ هەستی بیستنە کە دەبینێ هەستی بەرکەوتنە کە خۆی کارەکانە جامەداوای تیۆرەی جۆنجۆی کە پەروەرکارێکی گەورەی ئەمریکیە دەڵێ لێرنینگ بای دوین فێربوون لە ڕێگەی کردارەوە قوتابی خۆی کارەکان جامەدا بۆیە زیاتر لە 165 لە بیرگە و لە یادگەی قوتابیەکە دەمێنێتەوە لە هەمان کاتدا ئەمە لە هەموو کاتێک لەگە قوتابیە و هاوکاری قوتابیە یاریدەدەرێکی فێرکاری باشە بابەتەکان ڕاهێنان پرسیاری خێرا و هەڵسەنگاندنی تیا لەسەر هەر بابەتێک کە قوتابی تێستەکە چەند جارە و قوتابی غەڵەت کات دوجار دەیباتە سەر ئامانجە ڕاستەکە هەڵەکانی پێ دەڵێ دوجار دەیباتە سەر ئامانجە ڕاستەکە واتە فێربوون ئامانجە لە نەتیجە ئێمەش ئەوەمانەوێ کە قوتابیەکە بابەتەکە بزانێ زانست و زانیارەکە بزانێت خاڵی گرنگ بۆ ئەو قوتابخانانی کە دوورە دەستن لەناو گوندان ئەمە پێویستی بەهێڵی ئینتەرنێتەوەیە بەڵێ بەڵێ یەکەم ئینتەرنێتە دووەم بوونی کارەبایە بەڵام ئێستا جەنابە دەزانین لەگە پرۆژەی ڕووناچی کە 95% کوردستان چۆتە ناو پرۆژەکەەوە ڕاستی ئێساندێ حاڵەت گرفت دەبێ بەهۆی کە مەسەن بەرهەمێنانی کارەبا کەمە بێتەوە بەهۆی ئەو جەنگانە و حەدەسانی کە هەیە بەڵام لەسەر مستەوای دوور و درێژ سەیری پرۆسەکە بکە ئێستا پرۆژەی ڕووناچی هەیە بۆ 95% خەڵکی کوردستان لە پرۆژەکەن کارەبای قوتابخانەکانیش بۆتە 24 کاتژمێری بۆیە لەگەڵ ئاسایی بوونەوەی دۆخەکان کەوابێت کێشەی کارەبامان نیە کێشەکەی دیکەش ئینتەرنێت و ئەوانەیە پرۆژەی سربەخۆبوونی دارایی قوتابخانەکانمان بۆ ئەمساڵ ڕاگەیاندووە لە ڕێگەی حانوتەکانەوە دامی ئەو قوتابخانە شەکەین کە حانوتیان نییە بۆیە بابەتی ئینتەرنێتیش بەمە چارەسەرەکەی ئەوەی دیکە دەمێنێتەوە دابینکردنی سمارتبۆردە بە قوتابخانەکان بەس پلاتفۆرمەکە لێرە ناوەسێ پلاتفۆرمەکە چیتیایە بۆ نمونە ئەگەر لە مانجی دوو کارەساتێکی سروشتی ڕوویدا خوانە خواستە جەنگ ڕوویدا قوتابخانە داخرا ئێمە فلانە قوتابخانە لە فلانە قوتابخانە لە فلانە مادەوەسا فلانە قوتابخانە لە فلانە مادەوەسا ئەم ساڵ وا نابێ ئەم ساڵ پلانی وانەوتنەوەی گشتگیر هەفتە بە هەفتە بۆ هەموو ساڵەکە بۆ هەموو بابەتەکان بۆ هەموو مامۆساکانی کوردستان یەک خراوە لە پلاتفۆرمەکە بووی داناوە واتە کاتێک کە تۆ دەرسی کۆمەڵایەتی دەکەیتەوە یا دەرسی زانستی پۆلی پێنج دەکەیتەوە پلانی وانەوتنەوەی مامۆساکە بە مامۆساکە دەڵێ ئەم هەفتەیە ئەم وانانە دەڵێیتەوە لە هەمان کاتدا بە هەمان میتۆدی ڕاهێنانیش کە بۆی دیاریکراوە ڕاهێنانی هاوچەرخ پێڵێم ئەم بوانەیە بە شێوازی میتۆدی کراوە دەڵێتەوە بە شێوازی گروپکاری دەڵێتەوە بە شێوازی میتۆدی ئەرستۆیی دەڵێتەوە بە هەموو ئەو شێوازانە بۆ مامۆساکان پێداگۆجەکەش دیاری کراوە خاڵی گرنگ لێرە ئەوەیە زیرەکی دەستکردی زانا هەیە کام زیرەکی دەستکردە جگە لە بابەتە پەروەردەیەکان بابەتی سیاسی و بابەتی دیکەیتیانە دیسترێک کراوە حەزر کراوە ئەم زیرەکی دەستکردە چیت لێەکە بە نمونە من بۆ خۆم ڕۆژانە بەکارێنم لەسەر پلاتفۆرمەکە پێی دەڵێم من مامۆسای زانستم باسی سوڕی ژیانی مریشکم بۆ بکە من وەکو مامۆسایەک پلانێکم بۆ دانێت چۆن ئەم وانەیە بە قوتابیەکانم بڵێمەوە بەڵام وانەکەی من چل خولەکە لە هەمان کاتەوەی کە پێوتێ منیجمنت تایم ڕێخستنی کات بۆ مامۆسا دەکا دەڵێ 5 خولێکی یەکەم بەم شێوازە بیڵێرەوە بە شێوازی نەریتی و تەڵقین وانەکە مەڵێرەوە ڕاستەخۆ پرسیارەکە منووسەرەوە بۆ قوتابیەکان چۆ پرسیاریان لێ بکە کاتێک کە تۆ باسی دۆخەکانی مادەی بۆکەی باسی دۆخی شلی بۆکەی بۆ ئەوکو نمونەیەکە یێنەوە کاتێ باسی دۆخی شلی ماداکەی بە مامۆساڵە یەکسە پرسیارەکە پێناسەکە بە قوتابیەکانت مەڵێرەوە بڕۆ بۆ بیرکردنەوەی ڕەهنەگرانە کریتیکال تینکین یەکەم جار وەرە دووسێ دەفردا بنێ بۆ نمونە 100 میل ئاوی تێبکە لە یەکێک لە دەفرەکان بە قوتابیەکان بڵێ لەم چەند دەفرە جیاوازە چی گۆڕە
هەموو قوتابیەکان پێ دەڵێن هەر هەمان 100 ملیم ئاوە کەوابێ قەبارەکە نەگۆڕە بەڵام شێوەکەی دەگۆڕێ بەپێی ئەو دەفرەی کە بۆیە چێ ئەمە وا دەکا کە قوتابی بیر بکاتەوە بۆیە ئەم زیرەشی دەستکردە ئەم پلانانە بۆ مامۆساکەش دانێ وا بە مامۆسا بڵێن بابەتەم بۆ کە بە 30 پرسیار لە زیرەکی دەستکرد دەپرسێ بۆ یەکا بە 30 بە 40 بە 50 بۆی کە ئێوێ مامۆسا لێ پرسێ ئەڵێ بە جۆرەی هەرەمی بلۆم کە هەرەمێکی گرنگە هەمووانی کە پەروەردکارن شارەزایین ئەم بابەتە چۆن بە قوتابیەکانم بڵێمەوە بە جۆرەی هەرەمی بلۆم ئاستەکانی تەسنیفکردنی هەرەمی بلۆم کە 6 ئاستە بۆ دیاریەکە جالەمە پلتفۆرمەکە چی دیکەیتە پلتفۆرمەکە کارێکی گرنگی تیاوی ژۆی پێشبڕچەی زانستی ئێمە تەنها بۆەوە ساین قوتابیەک لە گەرمیان دەتوانێت لەگە قوتابیەک لە زاخۆ بەیەکەوە پێشبڕچێ بکەن لەسەر پرسیاری بیرکاری وەڵام بدەنەوە لەسەر ئەو پرسیار بیرکارێنی ناو پلتفۆرمەکەیە چه ئەوانەی لە دەرەوەی منهەجن چه ئەوانەشی لە ناو منهەجن خۆیان اختیاریەکەن و خۆشیان یەکترێ بیننەوە بە ئۆنلاین کاتێک ئەمە دەکەن ئاستی زانستیان لە بابەتی بیرکاری لەو پرسیارانی کە پرسیاری هزرین ئاستیان پێشکەوتوترێکە بێت لە بابەتی زانست لە هەموو بابەتەکانی دیکە خاڵی گرنگی دیکە باشە حەزەکەم هەموو شتەکانت بۆ باسکەم لەبەر پلتفۆرمەکە زۆر ناوازەیە هیچ حکومەتێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم ساتە و پلتفۆرمەی نییە وەکو حکومەت باسەکەم وەکو کەرتی تایبەت باز ناکەم خاڵێکی زۆر گرنگی دیکە ئەوەیە کە ئێمە شەترەنجمان داناوە من لە هەفتەی ئایندە وتارێکە نووسم و بە تایبەتیش بۆ ئاڤایان ێرم بە حەسری لە ئاوا بڵاویکەنەوە لەسەر گرنگی شەترەنج لە پەروەردە و هەروەها لەسەر وانەکان 4 تا 5 توێژینەوەی زانستی گەورەم خوێندوتەوە کە توێژینەوەی گرنگن باز لە گرنگی بوونی شەترەنجەکان لە قوتابخانە ئەوروپین ئەمریکین ئوسترالین کەنەدین باز لە گرنگی بوونی شەترەنجەکان لە قوتابخانە لەسەر توانای هزری قوتابیەکان ئەیکەمە وتارێک و وتارەکەشتان بۆ نێرم لێرە ئێمە شەترەنجمان داناوە قوتابی توانێت ئۆنلاین لەگە قوتابیێکی دیکەی هاوڕێ یاریکە دەتوانێت ژوورێک دروستکە یاری شەترەنجکە لەگە قوتابیێکی دیکە دەشتوانێت لەگە زیرەکی دەستکردی زانا یاریکە بە 3 ئاست ئاستی ئاسان مامناوەند و ئاستی قورس لێرە مەبەسمانەوەیە ئەم شەترەنجە بەردەست بێ بۆ هەموو قوتابی کوردستان بۆ هەموو مامۆسای کوردستان بۆ ئەوی پەرە بە توانە هیزریەکانیان بڵین دکتۆر با لێرە پرسیارێ بکەم بەشێک لە قوتابیانی ئێمەیە بە دوای یاری و شتی ئاسانە ئاگەڕێن ئەمە وانە کات قوتابی کاتێکی زۆر لەم بەشەیانە بەسەر ببا لە یاریکردنا بەسەر ببا یان لەو پێشبڕکێی کە باست کرد خوێندکارە لەگەڵ خوێندکارێکی و هەروەها یاریکردن ئەوانش لیمیتی خۆی هەیە قوتابی دەتوانێت ئێمە پێمان خۆشاگە قوتابیەک ڕۆژانە کاتژمێرێک بەس وەڵامی پێشبڕکێی زانستی پرسیارەکان بداتەوە بۆ لەبەرەوەی ئاستی لە بابەتی بیرکاری لە زانست لە خوێندنەوە لە نووسین لە عەرەبی لە ئینگلیزی ئاستەکەی باشترێ بێ ئەو پۆینتانەی هەموو لەناو پلتفۆرمەکە بۆ ئەمێنێتەوە و دەبێتە خاڵک و ئێمە ڕەنگە بیر لەوە بکەینەوە کە بتوانین لە ئایندە خەڵاتی ئەوانشکین ئەسڵان مەدالیایەک بیتاقەیەک شتێکیان بۆ دروستکەین بۆ قوتابیانی کە ئەو کارانە سێ بنەڕەتی ئەمە قورس نییە بۆ هیچ کۆناغی قورس نییە لەبەرەوەی ئەمنەوەی کە ئێسا من و جەنابەت بەرخوردیان لەگەڵەکەین پیانەوترێن نەوەی ئەلفا لە ڕوویدا ڕشتنی کۆمەڵناسەکان و کلاسیفیکیشنیانەوە نەوەی ئەلفا نەوەکانن کە ئەو نەوەیەن کە لە ساڵی 2010 لەدایک بوون تا کۆتاییەکانی 2025 کۆمەڵناسەکان لەدایکبوانی 2026 بنەوەی بێتا ئەناسێنن ئەم نەوەی ئەلفایی کە بۆم باس کردی لە خلالی ئەو 5 ساڵە دایک بوون 2010 2025 نەوەیەکی تەواو دیجیتال لەگەڵ ترۆپکی پێشکەوتنی تەکنەلۆژیا و هاوڵاتی ئەوەی کە پیانەوترێ هاوڵاتی ڕقەمین مواتەنەی ڕقەمین لە عالەمە ئەم نەوەیە بەرخوردیان چاو هەڵهێنانیان لە دنیایەکە کە هەمووی تەچ و تەکنەلۆژیا کە تەکنەلۆژیا لە هەموو بوارەکان سوودی لێوەربگیرێ بۆ لە بواری پەروەردە سوودی لێوەرنەگیرێ بەڵام لەگەڵ ئیفراتانین لەگەڵ زیادە ڕەوینین لەگەڵەوە نین 10 سەعات منداڵێک لەسەرکردنی زەحمەت نییە لە کاتێکە هەندێک لە دایک و باوکان حەزەکەن ئاوا وەرەقە و کتێبەکە لە بەردەمیان بێ خوێندکارەکە دانیشێ وەکو مامۆستا لە ماڵەوە جارێکی دیکەوانەکەی پێ بڵێتەوە تاقیکردنەوەی پێ بکا بە مناڵەکەی دەتوانێت سەیری پلتفۆرمەکەشکە ڕۆژان خەمبا بابەتێکت پێ بڵێم بۆ منە قوتابێکی پۆلینۆ ئەگە بێ مامۆسایەکی بیرکاری بە دەرسی خصوصی وەربگرێ دەبێ ملیۆنە دینار بدا لانیک هەتا ئەم دەرسە وەرەگرێ ئەوە بۆ خزمەتی قوتابی هەژارە ئەو قوتابیانەی کە هێشتا پێویستیان بە تێگەشتنی زیاتر هەیە پێویستیان بە پاڵپشتی زیاتر هەیە هێشتا قوتابخانە نەیتوانیوە وەڵام دەرەوەی هەمویان بێ میکانیزمێکی خۆڕایی بەردەستیان لەسەر ئەمە هەموو خێزانەکانیش ناچارە کات کە پێویستە کۆمپیوتەر تابلێت لاپتۆپێکیان هەبێت ئەوە ناچاری هیچ خێزانێک ناکەین بەڵام مناڵم هەموو کۆمەڵگی کوردستان تابلێتی هەیە بەڵام ئامێرە زیرەکەکان لە تەلەڤیزۆن لە تابلێت لە تەلەفۆن لەو جۆرەشتانە لە کۆمپیوتەر لە بەشێکی تا ڕادەیەک بەرچاو لە ماڵەکاندا هەن منداڵەکان لەسەر مۆبایلی شەوەتوانرێت لەسەر مۆبایل بەکارهێنانی باش نییە
ئێمە دروستمان نەکەوت چونکە ئەو شتانەی ئەو فەنشنانەی لەناو ئەو پلتفۆرمە هەیە دیزاین کراوە بۆ تابلێت و بۆ کۆمپیوتەر گوێگرتنە لە دەرس یاریکردنە ئەرچی ڕاهێنانەکانە ڕاهێنا حلکردنە مامۆستا دەتوانێت هەل لەناو پلتفۆرمەکە قوتابیەک یا چەند قوتابیەک یا قوتابیەکانی پۆلەکەی خۆی دیاریکە ئەرچێکیان بۆ بنێرێ ئەرچی ماڵەوە هۆمۆرچیان بۆ بنێرە و بشزانێت کە بینیویانە حلیان کردووە حلیان نەکردو ئەم پلتفۆرمە کاری گەورەتری لە پێشە مانجی 5 لەسەر ڕاستپارتی جەنابی سەرۆگۆزیران بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خزمەتگوزارەکانمان ناوازەتر و سەرنجڕاکێشترکەین لەگەڵ بەڕێوەبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای کۆمپانیای گۆگڵ ئێمە لە لەندەن دانیشتین کۆبوونەوەمان لەگەکردن بۆ هەر مامۆسایەکی کوردستان بەڵێنیان پێداین کە ئەکاونتێکی گۆگڵ فۆر ئیدوکیشن بدەنە هەر مامۆستا و هەر قوتابێکی کوردستان کە ژمارەیان 2 ملیۆن قوتابی بەرەوسەرەوەیە کە هەر ئەکاونتێک ئەگەر جەنابەت ئێستا گۆگڵ فۆر ئیدوکیشن بکڕیت ئەبێت $3 بدەیت بە بەهای 6 ملیۆن دلار ئەوان بە خۆڕایی دەیدەنە وەزارەتی پەروەردە تیمەکانی ئێمە تیمی تەکنیکی لەگە تیمی تەکنیکی ئەوانە لە خەتن بۆ ئەوەی کە پرۆسەکە ئینتگریت کەن لەگەڵ چی لەگە پلتفۆرمی قوتابخانەکەم و بە هەماهەنگی لەگە فەرمانگەی تەکنۆلۆژیا و کاکی و ئافەندی کە دۆمینیان بۆ دروستکردین خاڵێکی زۆر گرنگ ڕۆژان خان ڕازگۆ بین لەگەڵ یەکتر هەموو قوتابخانەکانی کوردستان بە تایبەتی ئامادەیەکان ئایا مختبەریان تیا تاقیگەیان تیا چیمیا فیزیا بایۆلۆژی نەخێر باشە ئەگەر تیاشیان نابێ خۆی بوونی مختبەر لایانی ئیجابی زۆر زۆرە بەڵام بەبێ ئاگاشمان لە لایانی سەیفتی و سەلامەتی هەم مامۆسا و قوتابیەکان بێت و مادانی تیاتی ئێمە لەگە زانکۆی کۆلۆرادۆ هەمە هەنجیمان کردووە کە زانکۆیەکی ئەمریکی پێشکەوتووە پلتفۆرمێکی هەیە بە ناوی فیتەوە ئەم پلتفۆرمە سیمولیشنە ئینتراکتیڤە تەفاعولیە هەموو مادەکانی چیمیا فیزیا بایۆلۆجی بیرکاری کردومانەتە ناو پلتفۆرمەکەەوە ئەوەی کە پێویستمانە بۆ دامەزراندنی یەک مختبەر دە تا $12,000 خەرجکەین لەوێ بە خۆڕایی لە بەردەستی مامۆسا و قوتابیە کاتێکە سووڕی کارەبای جێگیر یان نەگۆڕ لە بابەتی فیزیا دروستەکەی هەموو کەرەسانەی کە لە ناو مختبەرێکی نمونەیی هەن لە ناو پلتفۆرمە هەن و قوتابیان و مامۆسان دەتوانن بێکەوە تاقیکەنەوە من جەنابی وەزیر زۆر سوپاس دەکەم بۆم ڕوونکردنەوەیە لەسەر ئەم پلتفۆرمە ڕوونکردنەوەی زۆر باشت دای شەڵاکە ئەوەی کە کراوە قۆناغی بنەڕەتی هەمووی تەواو کراوە مامۆستایانیش باش بێت ئەوە گرنگە نەتیجەیەکی باشی هەبێت لە بەکارهێنان و لە کردار و لە پرۆسەی ئومێدمان زۆر پێێتی ئەوەی داخلی ناو پلتفۆرمەکە بێ پەروەردکارەکان دەزانم پلتفۆرمەکە زۆر ناوازێ قابلی گەشە پێدانی زیاترە ئێمە ئێستا قۆناغی بنەڕەتیمان تەواو کردووە ئێستا حالیان تیمەکانی ئێمە لە کارکردن لەسەر پۆلی 10 و 11 و 12 ئەویش لە ئایندەی نزیک تەواوەکەین کاڵم ئایندەی نزیکی محتەمەلە تا مانجی 2-3 بخایانێ و بەو شێوەیە پلتفۆرمەکە بۆ هەموو قۆناغەکانی خوێندن بەردەسە بەڵام ئەمڕۆ ئەو ژمارە زۆرەی قوتابی کە لە پۆلی یەکە تا پۆلی نوێ 1,450,000 قوتابیە دەتوانن بەکارهێنەری ئەو پلتفۆرمە بن دەستخۆش جەنابی وەزیر بابەتێک کە ئەمەیان پەیوەندی بە خوێندکارانی قۆناغی 12ەوە هەیە سەرەتای مانگی 8 تاقیکردنەوەی خولی دووەم دەست پێیەکە بەشێک لە خوێندکاران ئێستا لە سوشال میدیا هەڵمەتێکیان دەست پێ کردو داوا لە جەناب دەکەن و داوایان لە من کرد کە ئەم ئامانەتی ئەوان بگەێنم ئەڵێن با تاقیکردنەوەی وەرزی دووەم هەفتەیەک چەند ڕۆژێک دوا بکەوێت لە بەرەوەی پلەی گەرمی زۆر بەرزە و کاتمان کەمەوە تاقیکردنەوەکان بە دوای یەکایە ئەمە ئەکەن بۆیان بەر لەوەی وەڵامی ئەو بدەمەوە بۆیە غەدرێک لە هاوبەشەکانمان نەکەین پلتفۆرمی قوتابخانەکەم بە هاوبەشی و هەماهەنگی کوردستان فاوندیشن و ڕێکخراوی یونیسف کراوە کامە خاڵێکی زۆر گرنگە و لێرەوە سوپاسی ڕێکخراوی یونیسف لە عێراق لە کوردستان و هەروەها دامەزراوی کوردستان فاوندیشنی شەکەم سەبارەت بە دواخستنی تاقیکردنەوەکان لیژنەیەکی باڵا هەیە کاروباری لۆجستی پرسیارەکان هەموو بابەتانە پەیوەندی بە لیژنەی باڵاوە هەیە تەوقیتەکان دانراون ئێمە جاران ئەمانە هەموو ڕۆژێک لەسەر یەک ئیمتیحانیان نەبوو ئێستا ڕۆژە ناڕۆژێک تاقیکردنەوەیان هەیە بە گۆڕینی 2 ڕۆژ 3 ڕۆژیش لە بابەتەکە ناگۆڕێ گرنگەوەیە پرۆسەکە بڕوا مانجی 8 11 مانگ بێ 16 مانگ بێ 7 مانگ بێ هەمووی گەرمە بەڕاستی ئەوە خولی دووەمی تاقیکردنەوەکانە ڕۆژە ناڕۆژە قوتابیان دەرفەتیان هەیە ئێمە لە دوای 24 کاتژمێر لە تەواوبوونی کۆی گشتی پرۆسی تاقیکردنەوەکانی خولی یەکەم نەتیجەمان ڕاگەیاندووە کەوابێ کاتێکی باش تا ڕادەیەک لە بەردەسا بوو لە خولی یەکەمە گلەی خوێندکاران لەوە بوو کە تاقیکردنەوەکان زۆر قورس بوون پرسیارەکان زۆر قورس بوون ئەو تاقیکردنەوەان هەم لە بەشی ئەدەبی هەم لە بەشی علمی لە عەربی هەبوو لە عەربی هەبوو بەڵام لە عەربی نسبەی نەجاحی عەربی لە خولی یەکەم لە هەموو مادەکان زیاتر بوو لە بیکاری زیاتر بوو لە کوردی زیاتر بوو لە چیمیا زیاتر بوو لە وابزان بەس لە فیزیا زیاتر نەبوو وابزانم لە هەمویان زیاتر بوو بابەتی عەربی
ڕێژەی دەرچوونی خولی یەکەم لە هەموو مادەکانی کە وازام غێری فیزیا لە هەمویان زیاتر بوو بۆیە پێوەری قورس بوون لە پرسیارە ئەو بە ڕێزانە مختصن ئێمە پرسیار نبینین و ئەوان پرسیاردانن بەڵام بەشی ئەوە دەبێت فروقاتی فەردی تەلەبە جیاوازی تاکایەتی نێوان قوتابیان بەرچاو بگیرێ لە ناو پرسیارەکانە 3 4 5 6 پرسیار دێتەوە بۆ قوتابیانەیە کە مستەوایەکی زیرەکی زیاتریان هەیە ئەتوانن باشتر بیرکەنەوە توانای باشتر وەڵامدانەوەی پرسیارەکانیان هەیە خۆ قوتابیشە بۆ لە خولی یەکەم لە هەموو بابەتەکان لە هەولێر سەتی هێناوە قوتابی هەیە لە هەموو بابەتەکان سەتی هێناوە لە بابەتێکنەوە و هەشتێنەوە دایان قوتابی لەو بابەتە هەبووە بەڕاستی بۆیە ئەمە دەرخستنی جیاوازی فروقاتی فەردیە بەڵام ئەگەر نەتیجە حکم ئەکا بۆ نەتیجە تەحلیلی لەسەرەکرێ نەتیجە ئیمتیحانی عەرەبی خولی یەکەم پێی وتین کە ڕێژەی دەرچوون لە هەموو مادەکانیکە زیاتر بۆ غێری فیزیا اینجا چاککردنی تێکرای گشتی نمرەکان بۆ قۆناغی 12 ئەم ساڵ قۆناغی 12 شەستە تێکرای نمرەکانم ئەمەوێت ساڵێکی دیکە ئیمتیحان بکەمەوە بچمەوە بخوێنمەوە 75 75ەکەم بۆ حسابەوانە ئەگەر 50 بێنم هەر 50 تا ساڵت بۆ حسابە بەڵێ ئەوە پرۆسەی تەحسینی معدل کۆتا ساڵت بۆ حسابە چونکە جۆرێک لە نادات پەروەری بۆ قوتابیان ئەمە بە خۆویستانە بێ باشتر نییە نا عفومکە خۆویستانە بوو پێشتر بەڵام جۆرێک لە نادات پەروەری تیا چۆن جەنابەت ئەم ساڵ تاقیکردنەوە داوە لە پرۆسەیەکی تاقیکردنەوە ئەوەی کە قوتابی پێڵە پرسیار ئاسان بوو عفو پرسیار قورس جەنابەت 98 هێناوە تەحسینی معدلەکەی پرسیارەکان ساڵی ئایندە جەنابە تاقیکردنەوە ئەکەیت 96 هێنیت ئاچی دەسەگری بەو 98ەوە کە پارتۆ ئیمتیحانەت یا کردووە ئەوە بۆ خۆت حسابەکەی ئەو 98 کە تۆ دێی بۆ خۆتی حسابەکەی لەگەڵ ئەو قوتابیە تۆ هەمان ئیمتیحانت نەکردو ئەو ساڵە لە هەمان ئەسئیلە نەتکردووە ئەم قوتابیە گوناحی نییە کە ئەوی ژۆکو تۆ پار ئەو ئیمتیحانەی نەکردووە ئەویش 98 بێنایە 98ەکەی حسابە کرد بۆیە ئەم پرۆسەیە لەبەرەوەی تەدریجی دەڕوا ساڵ بە ساڵ دەڕوا نەعەدالەتی دروستەکە جەنابە دەگەڕێتەوە بۆ سەر نمرە 98ەکە ئەگەر ئەم ساڵێک کە من ئیمتیحانم تیا کردووەکو خۆتەڵی نمرەکەم تر هاتبێ تۆ هەر نمرەکەت بەرزە بەڵام من لەو ساڵێک کە نمرەش کەم هاتووە نیو دەرەجەم لە جەنابەت کەم ترێناوە من بێبەشە بم لەوەگرتی کۆلێژێکی پزیشکی و جەنابەت وەلەو لەگەم من ئیمتیحانت کردووە بەڵام ئەگەڕێتەوە بەسەر ساڵی پێشوو ئەوان لە ئەمە نادات پەروەری تیا هەیە بۆیە لیژنەی باڵا ئەو بابەتەی چاکردو لەسەر جلوبەرگی قوتابخانەکان لەیەکی بنەڕەتی بۆ 12 بنەڕەتی پێشتر ڕاتانگەیاند 12 ئامادەی ببوورە پێشتر ڕاتانگەیاند کە بە چ شێوەیەکە و چۆنە ئیتر لەم ساڵەوە چێتە بواری جێبەجێکردن وانە ئێمە ڕامانگەیاندووە دیزاینەکەمان بڵاو کردوێتەوە ڕەنگەکان دیارە ڕەنگەکان کوالێتیەکە بۆ هەموو کەسێکیش باخشی تیا بوو بەڵێ باخشی منداڵانیش تیا بوو ئەوەی کە نوکتەی ئایفۆن حەڤەیەکەی لەسەر دروست بوو پرتەقاڵی و نیلی بوو بۆ هەموو کەسێکیش نموزەجماندانە لە پەروەردەی پارێزگاکان کامە قوماشەکە ڕەنگەکەی وایە کۆدەکەی وایە دیزاینەکەشمان بڵاو کردەوە لە سوشیال میدیا هەموو کەناڵەکان هەر کەسێک ئەم کارە دەکات لە ناوخۆی کوردستان لە دەروی کوردستان ئازادە وەزارەتی پەروەردە گرێبەسی لەگەڵ هیچ کەسێکانیە دایک و باوکی قوتابی ئازادە لە چ دوکانێک ئەیکڕێ لە هەمان کاتدا هیچ بەڕێوەبەرێکی قوتابخانە لە کوردستان مافی نییە و اعتیبارەکرێ بە گەندەڵی ئەگەر قوتابیەکانی دایک و باوکەکان ئاڕاستە بکا بڵێ ئیلا دەبێت لە فلانە دوکان بیکڕن ئەوە ئیشی مدیری قوتابخانە نیە دایک و باوک لەکوێ هەرزانتر دەسی دەکەوێت ئەتوانێ بیک بۆ نمونە ئەگە پانتۆڵێک لە دوکانێک بە 12000 بێ لە دوکانێک بە 15000 بێ بەڕێزت وەکو دایک و باوکی قوتابیەکە کە هەمان کوالەتی هەبێتی لەو دوکانەی کڕی کە بە 12000 کەواتە کارگەکان ئازادن لەوەی کە بیدورن و بیخەنە بازاڕەوە کارگە ئازادە بۆ دیزاینە بۆ ڕەنگە بۆ کوالێتیە خەڵک ئازادە لە دەرەوەی وڵات بیهێنێ لە ناوی وڵات دروستیکە دوکاندار خۆی ئازادە جوملەچی ئازادە بازرگان ئازادە ئێمە گرێبەسمان لەگەڵ هیچ کەسێک نییە ناهێڵین لەو پرۆسەیە قۆڕەخکاری دروست بێ ئەمە ڕسقی دەیان هزار عائلەی لەسەر لە کوردستان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرەکانی بە هیچ جۆرێک نابێتە داخولی تیا بکەن ئەبێت ئەم بازارڕە بۆ خەڵک کراوە بێ وەزارەت هیچ گرێبەستێکی نییە ئەو پەڕی شەفافی دیزاین و ڕنگمان دیاری کردو لەگە کوالەتی خەڵکیش لەکوێ دەیکڕێ ئازاد زۆر باشە جەنابی وەزیر لەسەر گرێبەستەکانی وەزارەتی پەروەردە هەوڵێکەیە بۆ ئەوەی کە ئێستا نوێنەریان چوە بەغداش
نووسراو کراوە بۆ ئەوەی کە بکرێن بە هەمیشەیەوە تا لە هەرێمی کوردستانیشەوە ناویان نەخرێتە ناو سیستەمی پەیڕۆڵ. جەنابەت وەکو وەزیری پەروەردە چیت هەیە بۆ گرێبەستەکان؟ ئەمەلێک هەیە کە بکرێن بە هەمیشەی؟ ڕۆژان خان وەڵاهی دەبێت سەرەتاوە بڵێن ژمارە مامۆسایانە و خزمەتەکان زۆر بەرچاوە لە کەرتی پەروەردە بە تایبەتیش دوو مانجی ڕابردوو کە موچیان تاخیر بوو بەهۆی ئەو دۆخە قەیرانی کە هەیە و ئەو لێبڕینی 120 میلیارە لەسەر مستحقات و موچەی کوردستان. دەبێت یەکەم شت تەقدیری جوودی و مامۆسا گرێبەستانە بکەین. مامۆسا عەزیزی ئەم وڵاتەی ئێمەن خزمەتێکی بەرچاوەکەن و کاریگەریشان گەورەیە لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن. ئێمە لە ڕابردوو بۆ خۆم دوو جار بۆم بابەتە چوومەتە بەغدا تەنانەت بەر لە گرێبەستبوونیشان سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق بەرە سوودانیشم بینیەوە چوومەتە لای بۆ خۆم نووسراوەکان لیستەکە بە سیدی بە نووسراوە بە قایمە هەموو شتێک خستوێتە سەر مێزەک و نردومانە بۆ وەزیری پەروەردەی عێراق بۆ خۆم چوومەتە وەزارەتی پەروەردەی عێراق لە نووسینگەکەی تەسلیم کردە کە بیداتە وەزارەتی مالیە. ئەوانی سیجابیان نەبوو بەڵام ئەمانە هەمووی مستحقاتی خەڵکی کوردستانن هەمووی مافی خەڵکی کوردستانن. بزانین لە بودجە چی لێ بەسەر دێن بابەتە و ئەولەویەت چی دەبێت و چی پرۆژەیەک چ ڕۆژنووسێک لە پەرلەمانی عێراق تێپەڕێ بە دڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری مافی ئەوانە. لە 2013ەوە لە کوردستان هیچ کەسێک بە فەرمی دانا ئامەزراوە لەبەرەوەی پلەی وەزیفیان بۆ کوردستان دانەناوە. بۆیە ئەمە مستحقاتی خەڵکی کوردستانە پێویستە مستحقاتی خەڵکی کوردستانە وەکو چۆن خەڵکیشی دیکە لی سوودمەند بۆ لە پارێزگاکانی دیکەی عێراق بۆ هەموو خەڵکی عێراق بێ بیمافی هاو مامۆسایانشی کە لە کەرتی پەروەردە کار دەکەن. بۆ ئێمە پشتیوانی هەر هەوڵێگەکەین لە وەزارەتی پەروەردە کە پرۆسەکەیان بۆ بەرێتە پێشەوە و حکوومەتی هەرێمی کوردستان درێغی ناکا. بەڵام هەموو لایەکشمان دەزانین ئێمە یەک لەم پرۆسەیە مامەڵە دەکەی لەگەڵ عێراق و مامەڵە دەکەی لەگەڵ ئەنجومەی نوێنەرانی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و کۆمەڵێک ڕێسا و یاسا و زەوابت هەیە ئەگەرنا حکوومەتی هەرێمی کوردستان درێغی ناکە لەم پرۆسە. باشە بۆ ساڵی نوێی خوێندن لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە مامۆستاوە لە خانە نشی ینی مامۆستا و سەرپەرشتیارەکان خانە نشین بوون بۆ ساڵی نوێی خوێندن پێویستان بە چەند مامۆستای نوێ هەیە و وانەبێژ دائەنێن؟ ئێمە پرۆسی وانەبێژیمان نەماوە جەناب دەزانی لە 2024ەوە پرۆسی وانەبێژیمان نەما 25/8/2024 ئەو کاتێک کە جەنابی سەرۆک وەزیران دەست پێش خەریک کردوە بڕیاریدا 37,933 مامۆسای وانەبێژ کاتە گرێبەستی ئێترێمە لەو کاتەوە پرۆسی وانەبێژیمان نەماوە. پرۆسی لە جێگەدانانی وانەبێژ گرێبەسمان هەیە ئەو گرێبەستانە کە یەکێک بەجێ دێ لە شوێنەکە یان فەسڵ دەبیان هەر ڕێکارێ بێ یەکێکی دیکە لەوانەیە کە پێشتر ئەزمموی وانەبێژی هەیە ئەو لەوێتیان پێدرێ داهێنرێنەوە. پەروەردەکانی ئەمە خەریکە ڕێخستنەوەی میلاکاتن ئەو لەوێت بۆ ڕێخستنەوەی میلاکاتە لە دۆخێکین کە تاعیناتی ڕسمی نیە لە دۆخێکشان کە حکوومەتی عراقی کەس بۆ هەرێمی کوردستان لە ئێستا دانامەزرێنێ بەڕاستی. ئەخەمە گرفتی بۆ دروست نەکردون بۆ شایتان بۆ دروست ناکە؟ ئێمە مامۆستاشمان خانە نشین بووە فەرمانبەریشمان خانە نشین بووە بەڵام بەجوودی پەروەردەکان توانیمانە و پرۆسەی ئیدارە بدەین لە چوارچەوەی ڕێخستنەوەی میلاکاتە. ڕێخستنەوەی میلاکات دەبێت لە هەموو سەردەمێکە ئەولەویەت بێ بەڕاستی پاشانەوەی پرۆسەکە بزانین لەکوێ گرفتمان هەیە لە پەروەردەکان دراسەیەکی باشتریەکەین. بەڵام ئێمە ڕێنمایی ڕێخستنەوەی میلاکاتمان بە شێوازێکی دادپەروەرانە بۆ هەموو پەروەردەکان ناردوون. پرسیارەکەم بکەم ئێستا بۆ قۆناغی 12 هەر تاقیکردنەوەی خولی یەکەم قۆپیە گزیکردن ئیتر نازانم بەچی ناوی بێنم گزیکردن هەبوو ئیجراعاتەکانتان چی بوون لەگەڵیان چەند بوون و چه هەوڵێکەدەن بۆ خولی دووەم ئەمە نەبێت؟ گزیکردن هەر هەیە بەڵام ئەگەر نیسبەت بە جەنابەت بڵێم 500% نیسبەتەکە شکاوە لە چاو 6 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو. من یەکەم ساڵ لە وەزارەتی پەروەردەبووم بە ژمارەکە شۆک بووم 1500 حاڵەتی گزی بوو. ئەم ساڵ حاڵەتی گزی نەچۆتە 100 حاڵەت. سەیرەوە ڕقەمە لە کوێ هاتووە؟ ئەگەر یەکیش بێ نەعەدالەتی و زۆرە. ئاخر بەڵام کە تۆڵەی گزی واتە تۆمەتەکەی لەسەر ساغ بۆتەوە دەرەجەکەی سفر کراوت. ئیجراعاتی لەگە کراوە کابێ بۆ نەعەدالەتی. ئەگە قوتابیە گزی کردبێ کەستەی نەپەڕانوە بە گزیەوە تۆ ناتوانانی بە کەسێک بڵێ تۆ گزیت کردووە و کەشفی نەکەی تۆ ناتوانانی ئەدلە لەسەر و کەسە بدۆزیتەوە ئەگەر ئەدلت هەیە بۆ ئیجراعات ناکەی ئەگەر ئەدلت نییە چۆن ئەتوانی پێی بڵێ گزیت کردو وایە چەند احتیمادی ڕئیسی تۆ وەکو تربیە لەسەر مامۆساکانتە کە لە قاعن لەسەر مشریفە لەسەر بەڕێوەبەری هۆڵەکەیە لەسەر بەڕێوەبەری پەروەردە و مدیر عامەکانە کاتێک جەنابەت لە قاعەیەکای متمانە و چاوی وەزارەت و حکومەت و هەموو دامەزراوەکانی و هەروەها چاوێکی گرنگی بۆ جێبەجێکردنی دادپەروەری و شەفافێت. ئەگەر لەوێ کۆنووسێکت لەسەر قوتابیەک نووسی بێ هەموو کوردستان پشتیوانی بکە لە لای ئێمە
ئەو قوتابیە و گزەی بۆ چا ناکرێتەوە. مەسئولم لەو قسەی دەیکەم 1 دەرەجە لە وەزارەتی پەروەردە لەسەر دەستی ئێمە لەم کابینەیە کەم و زیاد نەکراوە بۆ قوتابیەک بۆ بەتاقی ئەو تەنیا. خولە بەس بێ بەشە ئەوە یەک دوو یەک حاڵەتی گزیکردن نییە تەسبیت کرابێ هەر کەسێک بێ بەڵێ کوڕی هەر کەسێک بێ و کچی هەر کەسێک بێ بەڵێ لە هەر پلە و پۆستێکا بوو بێ لێ خۆشببوونی بۆ نەکراوە مەسئولم بەرامبەر بۆ قسەی دەیکەم و بە حاڵەتی گزی تۆمارمان کردو کۆنووسمان پێگەیشت بێ لەسەر هەر کەسێک زۆر جار نامەوێ ناویش بنێم خەڵکی تیا بووە مووقعەتیشی هەبوو بەڵام کۆنووس هاتووە کەمە گزی کردووە سفر بۆ تەواو دەرەجەکانی ئەو خولە و خولی دوو هەمیش و بۆی نییە هیچ تاقیکردنەوەی بۆ هەتا ساڵی ئایندە لەو بابەتە ئەوەی کە بە ئێمە گەشتووەکو وەزارەتی پەروەردە نمرەکانی هەمووی ڕاگیراوە بەڵام یاعتیبارن بۆ سۆشیال میدیا بۆی کەسایەتی کەسێک نەشکێ لە تەنیشتەوە ڕەنگە نەنووسرابێ گزی نووسرابێ ڕاگیراوە و هەندێک جاریش لە پرۆسی تەحقیقە ئەسا حالیان کە لەگە جەنابە قساکەم دوو هۆڵ نەک دوو هۆڵ چەند هۆڵێک لە سنووری یەکێک لە پارێزگاکان لەژێر لیژنەی لێکۆڵینەوەیە پێویستە لەو هەفتەیە دێت پێش تاقیکردنەوەی خولی دووەم نەتیجەکەی دەربچێت کە ئایا ئەوانە گزیان کردویانە و مامۆساشی لەسەر سزادراوە و خەڵکیشی لەسەر سزادراوە بەڵام هێشتا پرۆسەکە ئیکتیفای بەوە نەکردووە کە ئێمە وەکو وەزارەت قەناعەت بە پرۆسەی لێکۆڵینەوەکە بکەین بۆیە پرۆسەکە بەردەوامە لەم بابەتە بە هەموو لایەک دڵنیا بێ یعنی زۆر زۆر بە شەفافی وەزارەتی پەروەردە کارەکە بەرپرسیشین بەرامبەر بەوەی کە دڵنیا بن هەموو لایەکتان شەفافیەتمان لەم پرۆسەیە دادپەروەریمان جێبەجێ کردووە ئەوەی کە بەدەستی ئێمە گەیشتوێ تەسبیت بووبێ لەسەری کە گزی کردووە هەر کەسێک بووبێ ئیجراعاتی قانونی خۆی لەسەر ئامارەکەم بیتێ بۆ خولی یەکەم چکە هەبوو حدودی 100 حدودی 100 کەواتە 100 خوێندکار بێبەش بوون لە خوێندنی ئەم ساڵ لە قۆناغی 12 مامۆستاکان و بەر ئەوانی کە باسیشت کرد هەمویان سزادراون هەمویان هێشتا ئەو 100 قوتابیە بە وازەح بم لەگەڵت هێشتا هەمووی هەندێکی بەش زۆری یان دەرەجیان ڕاگیراوە لە تحقیقان یەکشەمە دەسەکرێتەوە بە لیژنەی تحقیق اینجا تا خولی دووەم نەتیجەتان دەستەکەوێت بەڵێ ئەو هەفتەیەک کۆتایی پێدێن زۆر زۆر سپاس دەکەم یەکێک لە هۆڵەکانمان نەک یەکێک دوو لە هۆڵەکانمان داوامان کردو نوێنەری داواکاری گشتی شێوێت یاگرێت چونکە لیژانی تحقیق لە لای ئێمە نوێنەری داواکاری گشتیشیان تیادانین بۆیە پرۆسەکە بۆ پەڕی شەفافێتەوە ڕوا ئەمە سپاست بکەم بەس ئەم سەتە لە هەموو هەرێمی کوردستان تۆمار کراوە بەڵێ هەموو هەرێمی کوردستان بەل لە چاو 170,000 قوتابی زۆر زۆر سپاس دەکەم جەنابی وەزیر دەستان خۆش بێ سەرکەوتوو بن سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت شتێکت ماوە بە خوێندکاران بڵێ بە دایک و باوکی خوێندکار بڵێ سپاسی مامۆسایانەکەم پرۆسەی ساڵی خوێندنی 2025-2026 بە شێوەیەکی باش بەڕێوە بردووە ئینشاءالله بە هیمەتی هەموو لایەک بۆ ساڵی خوێندنی 2026-2027 وەزارەتی پەروەردەوی ڕای سەختی دۆخی دارایی لە هەرێمی کوردستان بەڵام خەریکی ئامادەکاریەکانەتی لەو خزمەت گوزاریانەی کەی خاتە بەردەستی قوتابیان چ لە پلاتفۆرم چ لە دابینکردنی ڕەحلە بۆ ناوەندەکانی خوێندن چ لە چاپگەاندنی کتێب چ لە دابینکردنی نەوت ئێستا ئەمانە هەمویان لە پرۆسەن وەزارەتی پەروەردە لەم هاوینەکاریان لەسەرەکە بۆ ئەوەی کە پرۆسەی دەستپێکی ساڵی خوێندنی 26-27 بە شێوازێکی باش و بە گوێرەی ئەو توانای ئیمکانەتانی کە هەشمانە بڕوا بۆیە لێرەشەوە سپاسی هاوبەشەکانمانەکەم لە دەستگا خێرخوازیەکان لە ڕێکخراوانە دەوڵەتیەکان کە هەمانجی باشان لەگە وەزارەتی پەروەردە هەیە زۆر زۆر سپاس دەکەم جەنابی وەزیر بە خێراتی سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش بەڕێزە